سڵاوتان لەبێ دێ بەسامانم ئەمڕۆ گەرماوێکی دێرینی شاری سلێمانی بەسەر دەکەینەوە ئەویش گەرماوی موفتیە. گەرماوی موفتی مێژوویەکی دوور و درێژ و دێرینی لەگەڵ دانیشتوانی شاری سلێمانیا هەیە. بینەرمان بن ئەمڕۆ زانیاری تایبەتان لەسەر ئەم گەرماوە بۆ دەخەینە ڕوو. تەمەنی لە 2 سەدەونی و تێپەڕیوە بە یەکێک لە کۆنترین گەرماوەکانی عێراق و هەرێمی کوردستان دادەنرێت. مێژووی دروستبوونی گەرماوی موفتی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 کە لەلایەن بنەماڵی بابانەکانەوە لە گەڕەکی سابوونکەرانی شاری سلێمانی دروست کراوە. پاشان لە ساڵی 1966 لەلایەن موفتی مەلا ئەحمەدی چاومارەوە بە خشتی سوور و گەچی تایبەتی سابوونکەران ئاوادان کراوەتەوە. گەرماوەکە پێک دێت لە 14 گومەس لەگەڵ 3 کڵاو ڕۆژنەی دێرین بۆ ڕووناکیی کە لە بەشی سەرەوەیە دروستکرا و هاوکات لە بەشی دەرەوەشدا 5 کانی هەیە کە سەرچاوی ئاوی گەرماوەکە پێک دێنن. هەرچەندە گەرماوەکە تایبەتە بە خانمان، بەڵام سەرپەرشتیاری گەرماوەکە دەڵێت پێش شەڕی عێراق و کوێیت ڕۆژانە سەدان ژن و پیاو لە کاتی جیاوازدا سەردانی گەرماوەکەیان کردووە و بەکاریان هێناوە. هاوکات گەرماوەکە خاوەنی خانێکی دێرین و سەرنجڕاکێشیشە کە درێژەکەی زیاتر لە 15 مترە و بەرزیەکەشی نزیکەی 5 مترە کە لە ساڵی 1927 لەلایەن وەستا عەلی وەستا حەسەنەوە ئەم بەشەی بۆ زیاد کراوە کە تایدا بە چەندین کەوانی ئەندازیاری و خشتی سووری سەرنجڕاکێش دیزاین کراوە. لە ئێستاشدا و دوای سەدان ساڵ گەرماوی موفتی بووەتە بەشێکی دانەبراو لە کلتور و مێژووی شاری سلێمانی و بەردەوام لەلایەن چوون و توێژەکان بە گشتی و خانمانەوە بە تایبەتی سەردان دەکرێت.